دانیشتوانی گوندی بانیخێڵانی سەر بە قەزای دەربەندیخان بە شێوەیەکی هەرەوەزی دەستیان بە گۆڵبڕین و وەشاندنی تۆی برنجی کوردی کرد و بڕیارە تا ناوەڕاستی مانگی تەمووز بەردەوام بێت. بەهۆی کەمبارانی دە ساڵی ڕابردوو بە تایبەتتریش ئەمساڵ لە کۆی 80 جوتیار تەنیا 35 جوتیار ڕێگەیان پێدەدرێت برنج بچێنن. موختاری گوندەکە دەڵێ برنجی ئەمساڵ بەهۆی کەمبارانی و تێچوویەکی زۆر لەسەر جوتیار دەکەوێت و حکومەتیش هیچ هاوکاریەکیان ناکات. ساڵان ئێمە بۆ هۆی زۆربوونی ئاوکانی و کارێزەکانمانەوە ڕێژەیەکی زیاتر مەساحێکی زیاتر لە زەوی ئەکراوە دانەوێڵی برنج. هەڵبەتە چەند ساڵێکە بەهۆی هاتنی وشکە ساڵیەوە کەمبوونەوەی کانی و کارێزەکانمان ئێمە جوتیارەکانمان دابەش کردەوە بۆ دووسێ کۆمەڵە هەر کۆمەڵێک نزیکی 25 تاسی فەلاحێک لەم زەویانە خەریکی چاندنی برنج و دانەوێڵی کوردین و ئەمەش سپاس بەخوا کەم ئاوی کاری نەکردووە سەر نەوعێت و جۆری برنجەکەمە هەر بە دەگمەنی و ناوازەی و نایبوو هەتا ئێستا ماوەتەوە بەرهەمیشمان ئەوەنەیە کە هەر لەم سنووری خۆمان تا پارێزگای سلێمانی سەرفەی بە بەهۆی نایبی برنجەکەمانەوە. وەڵی ئێمە لێرە دووسێ نەوع ئەکرێت نەوعێکمان ئەوەیە کە لەسەر ئاوی سیروان بە ئەرک و ماندووبوون و تێچوونی جوتیارەکان خۆی بە دانانی ماتۆڕ و مزەخە و مەحاویلە و کارەبا خەریکی داچاندن. نەوع کۆمەڵێکی ترشمان بەهۆی ئاویکانی و کارێزەکانەوە خەریکی و تێچوونی هەیە. جوتیار هەموو ئەرک و مانووبوون و تێچوون و سەرفیاتی کۆی خڕکردنەوەی بەرهەمەکەی هەمووی لەسەر خۆیەتی هەر لە جۆماڵکردن و هەر لە داچاندن و هەر لە جووت و هەر لە بەکارهێنانی ئامێرەکانی کشتتوکاڵیەوە هەتا ئەو کاتەیە گاتە بەرهەم ئەتوانم بڵێم تێچوونێکی زۆری هەیە و بەرهەمەکەی بەقەدەر تێچوونەکەی نابێت. دوای گۆلبڕین و تۆوەشاندن 4 مانگ چاوەڕوانی پێویستە تا مەرەزەکە بێتە بەرهەم و جوتیاران ڕەنجی ماندووبوونیان بچننەوە. یەکێک لە جوتیارەکان دەڵێ ڕۆژانەی هەر کرێکارێک 40,000 دینارە. بەهۆی بێموچەیی زۆربەی کرێکارەکان لە چینی خوێنەوار و موچەخۆرانن. ڕۆژگارێک بوو ئێمە چاومان لە دەستی فەرمانبەر و مەعاشخۆر و ئیسا ئەوان پێچەوانە بۆتەوە ئیسا ئەوان ئەمانە هەمویان فەرمانبەر و پۆلیس و ئەمانن هاتن دەستیان کردە کرێکاری لێرە لەبەر نەبوونی موچە. پەیام زانیوێتی حکومەتی عێراق فشاری زۆر لە حکومەتی هەرێم و بەتایبەت بەڕێوەبەری بەنداوەکان کردووە کە جوتیاران لە دامێنی ئاوی ڕووباری سیروان و بەنداوی دوکان کارێک نەکەن ئاو زۆر بەکار بێت بەتایبەت لە بەرهەمی برنجدا چونکە هاوینێکی سەختیان لە پێشە و دانیشتوانی ناوەڕاست و خواروی عێراق پێویستی زیاتریان بە ئاو دەبێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.